دەبێت هەر تاکێکی کوردستانی ئەم کارەساتە لە فکر نەکاتن هەر وەکو هیرۆشیما و ناکازاچی ببێتە یادکردنەوە بۆ هەر تاکێک ئەو جۆرە کارەساتانە ڕەنگبی دووبارە ببیتەوە لە داهاتوودا، بەڵام ئەگەر یادکردنەوە و لە بیرنەکردنی بەردەوام بیت دەبێتە ڕێگریەک لە داهاتوو بۆ ئەوەی دژمنانی کوردستان ئەم کارە چەپەڵا دزێوە دووبارە نەکەنەوە. پێویستە ئەم چمیابارانکردە لەبیر نەکرێت. خەڵکی کوردستانیش پێویستە ئاگاداری ئەو شتەبی. بەڕاستی کوردستان هەر بە چمیابارانەکەی هەڵەبجەوە بووتە کوردستان. پێ نەبێت کارەسەتا حەلەبجە شتێکی گەلێک نەخۆش بوومە، کارەسەتێکە گەورە و هەتا چەندێژی تو تعریفێکی بدێ تو نەشێ وەسفۆی بکەی. ڕاستی من هەر دەستپێکە خۆش بچی کاتیە وەختی مەزانی کۆڕژێکە وسە هەی بۆ من گەلێک نەخۆش بوو هەتا ڤیێختیژی. هیویدارم یعنی ئەم ملەتی کورد بێک بە کار بکەین ئینشاڵڵا ڕۆژێ دو ساڵ سەرمەدانەین و کارەسەتە حەلەبجە دووبارە نەبێتە، چونکە کارەسەتێکە gelek ez xwe êkşwanım pê nexweş bim ku ev roja wextê dubare bitin û zanim ku rojeka wasab serê Kurdayê hatî.